بەناوی خۆی بەخشنە میرەوان ئەزیزان لە بەنامەیەکی تری پامی تۆ لەگەڵ ئێوەی ئازوو خۆشەویستە بم. نووسەرێکی فەڕەنسی هەیە دەڵێت هاوڵاتی و خەڵک حکوومەت و سیستەمی سیاسی دروست دەکات تاوەکو و کاروبارەکانیان بۆ ڕێک بقات تاوەکو یاسا سەرۆر بێ لە نێوان هەموو هاوڵاتیانە بە یەکسانی. ئێمە ئەمڕۆ لە هاوڵاتیانە پرسین ئایا پەیوەندی نێوان حکوومەتی هەرێم و هاوڵاتیان لە چه ئاستێکایە؟ ئایا هاوڵاتیان لە حکوومەتی هەرێم ڕازین؟ ئایا ئەو حکوومەتەی کە ئێستا دەسەڵاتی هەرێمی کوردستانی بەدەستە توانیوێتی کاروباری خەڵک ڕێک بخا توانیوێتی یاسا سەرۆر پا لە نێوانیان؟ لە هاوڵاتیانە پرسین ئێوەش بینەری بەرنامەکەمان بن فەرموون. پەیوەندی نێوان حکوومەتی هەرێم و هاوڵاتیان لە چه ئاستێکایە؟ ئەو کەسە دیکتاتۆرەکە بودجێ من نەخوا ڕزقی من نەخوا قوتی ماڵەکەی من نەخوا. هاوڵاتی باشە لەگە حکوومەتی هەرێمە هەر جارە دەنگدانە بێ هەموو خەڵک ڕاگە دەنگیان پێیە بەس ئەوان بەرامبەر هاوڵاتیان هیچ باش نین. ئەو حکوومەتێکە هەیە ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی هەیە بەڵای وەسە میلەتەوە ئەدەی کام کارێکی باشی کردو بۆ کۆڵگایە. بەڕاستیە پەیوەندی هاوڵاتیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستا لە ئاسێکی خوار سفرایە. بەڕاستی ئەمە قەت ژیانی خەڵکیەتی خەڵک زۆر لیان بێزارە خۆزگە لە ئاچوونە سەر ئەم حکوومەتە. بێدەنگی خەڵکەوە لە حکوومەتە کردووە ئەوە بکە بە ئارەزوی خۆی ڕەفتارکە بەرامبەرەوە خەڵکە. پەیوەندی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ هاوڵاتیانی خۆیان چۆن بۆ تا ئێستا بەڕای تۆ؟ وەڵا لەوە پێش باش بوو بەڵام ئێستا سارد و سەرحە هاوڵاتی خۆی ئیهمال کردو کە هاوڵاتی ئیهمال کرد معنای حکوومەتی ئیهمالە کرێ لە لای هاوڵاتی گەرم و گوڕیەکە لە لای حکوومەتە لە لای هاوڵاتی نییە بە دەرەجە یەک حکوومەت ئەو حکوومەتەیە میلەتەکەی خۆی بەخێوکە بیژێنێ. حکوومەتی هەرێم تا چەندێک گرنگی بەڕای هاوڵاتیانی خۆی داوە. وەڵا ڕێی پێ نایە ئەی من معاشێکم من هەژدە مانگی من قەرزانە ئەمە کەی حکوومەتە حکوومەتی بە سەدام ئەڵێن دیکتاتۆر دیکتار کوێ چێ دیکتاتۆرە ئەو کەسە دیکتاتۆرەکە بودجێ من نەخوا ڕزقی من نەخوا قوتی ماڵەکەی من نەخوا ئەوە دیکتاتۆرە. حکوومەتی هەرێم توانیوێتی گرنگی بەڕاکانی تۆ بدا وەکو هاوڵاتی؟ نەوەڵا نەیاوە هەر بە زۆر خۆیان سەپانەوە بەسەر معناوتەوە باقی وەستەنا. شەرعیەتی حکوومەت لەوایە کە بتوانێت ڕای هاوڵاتیەکانی گرنگی پێ بدا بەڵام بۆ حکوومەتی هەرێم گرنگی پێ نادا. ئەویش تاوانی ئێمەیە. بۆچی؟ ئێوە 50 کەڕە دەنگان ناوە هەرچون دەنگمانەمان هەڵبژار ئەمانەمە هەڵبژار ئەم جارە چاگەین ئەمان چاگەین جار بۆ جا خراببوون و هەر ئێمە ئەوانش دەستیان خۆش بکەوامان لێ ڕواناکەم هیچ گرنگی بە هاوڵاتیانی خۆی یابێ ئەگە گرنگی بە هاوڵاتیانی خۆیان بۆ خەڵکە واسەکەی وانە خەڵک وازی ناخۆش و هەمی گلەی لە حکوومەتی هەرێمەیە. پەیوەندی نێوان هاوڵاتی لەگەڵ حکوومەتی هەرێم چۆن بوو بەڕای تۆ؟ وەڵایی هاوڵاتی باشە لەگە حکوومەتی هەرێمە هەر جارە دەنگدانە بێ هەموو خەڵک ڕاگە دەنگیان پێیە بەس ئەوان بەرامبەر هاوڵاتیان هیچ باش نین هەرو کاتە دەنگیان پێیاتی خەڵکیان بیر نابێنە. باشە حکوومەتی هەرێم توانیوێتی گرنگی بەڕای هاوڵاتەکانی خۆی بدا حسابیان بۆ بکە ئەوەی کە داواکاری ئەوانە بە دەنگیانەوە بێ زوو وەڵای بڕوان ناکەم من هیچم نەبینی نازم تۆ بینیتە چی بکە هاوڵاتی چی بکە لەم حاڵەتە چی بکە وەڵا هاوڵاتی دەنگیان پیاوان هیچ بۆ هاوڵاتی ناگەن ئەمانە چا نابن ئەم دەم و چاوانە بڕوان ناکەم چابن. بەڕای تۆ چارەسەر چیە لەم حاڵەتە؟ سەرەوەی دەنگیان پێ نەیت و تاو یەکێک بێتە ناو گۆڕەپانی سیاسیەوە دەنگی پێ بێ بەشکم چاگی وازەکانە بەمانە چا نابێ قەت. تا چەندێک حکوومەتی هەرێم ڕای هاوڵاتیانی خۆی گرنگی پێداوە حسابی بۆکردن لە کاتی پێویستە بەدەمیانەوە هاتووە. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ڕای خەڵکی گرنگ لای گرنگ بێ ڕای هاوڵاتی لای گرنگ بێ ئەچی پێشداگەکەری کوردستان کەوێ بۆ چیاکانی کوردستان جادێ بۆ لێدا ئەو پەیامێکە بۆ هەموو کەسی دەزانێ ئەو حکوومەتێکە هەیە ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی هەیە بەڵای وەسە میلەتەوە ئەدەی کام کارێکی باشی کردو بۆ کۆڵگایە. من ڕەخنەمە حیزبەکانیش هەیە یعنی بەڵام وەکو کۆمەلگا وەتە سوتەمەنی ئەم دەسەڵاتە 26 ساڵە شەڕ نەما پێی دەکات. هاوڵاتی وەکو تۆ باست کرد ڕازی نییە لە حکوومەتی هەرێم لە ئێستا بەڵام 26 ساڵە بە بەردەوامی ئەوان شەرعیەتی پێدەنەوە هۆکار چێ خەڵک بە بەردەوامی شەڕێدا شەرعیەتەدا بە حکوومەتێک کە لەگەڵ ڕای ئەوان نیە حساب و ئەو ناکە. ئەم کۆمەلگایی ئەمە کە ئێمە تیاژین هاوڵاتی تیاژین لە دنیای دوو جەمسەری دەژی
دوو پارێزگا هەژبوونی تورکیایە دوو پارێزگا هەژبوونی ئێرانە ئێران و تورکیا لێرە حاکمن ئەو ڕاستیەک هەر کەسێک دەزانێت پەیوەندی حکوومەتی هەرێم لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستانە پەیوەندیەکی زۆر خراپ مامەڵێکی زۆر خراپی هەیە لەگەڵ خەڵکی کوردستانە چ لە ڕووی موچەوە چ لە ڕووی بجەوە چ لە ڕووی قوتی خەڵکەوە و چ لە ڕووی ئەو داهاتوو شتێکە تەوزیعەکە یان بەدەستێنێتوە نازانێت چیا سەرفیشی کات ئەمە وای کردووە لە قسەکان دەوە خوێنمەوە کە هاوڵاتی لە دەسەڵاتەکەی خۆی رازیینێ وایە باشە بۆچی 26 ساڵە ئەم هاوڵاتیانە شەرعێ دەدەن بە حکوومەتێکی لەم شێواز ئەمە پەیوەندی بە ناتوانین بڵێ 100% پەیوەندی بە خەڵکەوەیە چکە خەڵک لە 100 بۆ 60 نام حکوومەتە ناڕازیە ئەگە بگەڕێنەوە بۆ هەڵبژارنەکانی ڕابردووە تێگەیشتنەوەی ئێمە حکوومەت بە چ شێوازێک دەرچووە ینی ئەنجامی هەڵبژارنەکانی بە ئاقاری خۆیان بۆ شێوازی خۆ چۆشکانتوانێ لە قازانجی خۆیان ئێمە ناتوانین بڵێن 100 لە 190 وە 195 خەڵک بە حکوومەتە رازیە و تێگەیشتن چارەسەر چێ بڕایت لەم کاتی ئێستاە حکوومەت زۆر ئیهمالێکی گەورەی کردووە بەرامبەر ئەم وەزعەوە ناشتوانێت ئەم دەسەڵاتە ئەم شێوازە حکومڕانیە تا سەر بە شێوازەر تێپەڕێنێ پەیوەندی نێوان حکوومەتی هەرێم و هاوڵاتیان لە چه ئاستێکە ئەو کەسە دیکتاتۆرەکە بجێ منەخوا ڕزقی منەخوا قوتی ماڵەکەی منەخوا هاوڵاتی باشە لەگە حکوومەت ئێرەمە هەر جارە دەنگدانە بێ هەموو خەڵک ڕاگا دەنگیان پێەیە بەس ئەوان بەرامبەر هاوڵاتیان هیچ باش نین ئەو حکوومەتێکە هەیە ئەمڕۆ حکوومەت هەرێمی کوردستان ئەوەتە هەیە بەڵای وەسەمیلێتەوە ئەدێ کارێکی باشی کردو بۆ کۆڵگایە ڕاستیە پەیوەندی هاوڵاتیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستا لە ئاسێکی خوار سفرە بەڕاستی ئەمە قەت ژیانی خەڵکیەتی خەڵک زۆر لیان بێزارە خۆزگە لە ئاچونە سەر ئەم حکوومەتە ئەم بێدەنگی خەڵکەوە لە حکوومەتە کردووە ئەوە بکە بە ئارەزوی خۆی ڕەفتارکە بەرامبەرەوە خەڵکە پەیوەندی حکوومەتی هەرێم لەگەڵ هاوڵاتی خۆیان چۆنە لە چه ئاستێکە وەڵا لە ئاستێکی زۆر باشە حکوومەتی هەرێم حکوومەتێکی زۆر باش و داوێن پاک و دەست پاک و هەموو شتێکە بەس خەڵکەکە خۆی وازنایانێ خوا غەزەبی لێگرتووە باشە بۆچی بەم شێوازە باسی حکوومەتەکەی هۆکارەکانی چی ئەو دەرهاویشتانی کە تۆ باسی کرد بۆتە ئەوەی حکوومەتی لەم شێوازە پاک و داوێن پاک و دەست پاکە بەرهەمێت ئەوانە چی بوون کە حکوومەت کردوونی بێدەنگی خەڵک وای لەوە کردو خۆی عکسەکەیەتەوەی کە من وتومە بەڵام بێدەنگی خەڵکەوەی لە حکوومەتە کردووە ئەوە بکە بە ئارەزوی خۆی ڕەفتارکە بەرامبەرەوە خەڵکە خەڵکە بێدەنگ بۆ شتێکی قابل لە بەرامبەری بکرێ یەکێ لەوانە خۆمم هەموو شتێکم قابلە خۆم قوبوڵم کردووە بێ باجەکەشی بم باشە خەڵک لە حکوومەتەکەی ڕازی ئێستا ناوەڵە باشە ئەگەر ڕازی نییە بۆچی 26 ساڵە خەڵک ئەم حکوومەتە هەڵەبژێرە شەرعێت بەم جۆرە حکوومەتەدا تەبیعەتی کوردووە بەس بەرلوتی خۆی بەرچاوی خۆی بینێ خۆی کورد نییە تێ بە تەواوی ئاخیرەکەی بەس کورتە بینی ئەمە بەس کورتە بین بەزەم ڕۆبینین خەمی بەیانیمان نییە ئێوە یاوامان لێ هاتووە کا گرنگی پیاوین کامە تا گرنگیەکەی شعبەکەی هەمووی داما و بێمەعاشیە و ئیتر نازانم وڵایی هاوڵاتی ڕازی لەم حکوومەتی ئێستا سەرپەرشتیەوەکات ناوەڵا کەسمان ڕازی نین لێی ئەگەر ڕازی نین بۆچی 26 ساڵە شەرعێت بە حکوومەتێکی لەم شێوازە درێت نیشانە ڕازیبوونی خەڵک نییە ناوەڵا نیشانەی ڕازیبوونی خەڵقا کەس ڕازی نییە لە مۆزعە ئەی چی بکەن خەڵک چارەسەر چێ بەڕای تۆ وەڵام معاشەکەمان بۆ چاکە و دەوام بکرێتەوە و خەڵق بژێوی ژیانی زۆر خراپە حکوومەتی هەرێمەوە تابینی مافەکانی خەڵکەکە نایە وەکو موسا و شایستە دارایەکان خەڵک داوامەکە بە خۆڕایی بۆ شێوەیە تا چەندێک حکوومەت هێرم توانێتی گرنگی بە ڕای هاوڵاتەکانی خۆی بدە بە هیچ شێوەیە ئەگەر گوێی پێوە شایستە دارایەکانی خوان یان ئەتوانین بڵین حەقی خوان بە بڵێن فەرمانبەران و بە هاوڵاتیان هەمویان ئەمەی کە تۆ باست کرد ئایا هاوڵاتی لە حکوومەتەکەی خۆی ڕازیەکات نەخێر ئەوەی کە بەدەست خەڵکەوەیە هەڵبژاردنیەکە کە بتوانێت حکوومەتێک یان سیستەمێکی سیاسی بۆ خۆی دیاری بکات کە گرنگی بە ڕاکانی ئەم بدات بەڵام ئەبینین لە ڕۆژەڵاتی ناوەڕاست بەگشتی هەرێمی کوردستانیش بە تایبەتی لە کاتی هەڵبژاردنەکانە تەزویرات و با بڵێن جۆرێک لە تێکدانی هەڵبژاردنەکان هەیە بۆی پێویستەکە چاودێرێکی نێودەوڵەتی و کوونەتەوەی گورتۆکانی ئەمریکا بێت بۆی خەڵک بتوانێت حکوومەتێک هەڵبژێرێت کەوا لە هەر کات و ساتێکە خەڵک ڕێیەکی هەبوو گرنگی بە ڕاکانی بدا ئێمە هاوڵاتی ترە دوێنین بزانین ئەوان ڕایان چێ ئەوەش بینەر بن.
ڕاستیە پەیوەندی هاوڵاتیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستا لە ئاسێکی خوار سفرایە بە حکومیەوەی کە ئەو بەڵێنەی کە لە نێوان هاوڵاتی و حکوومەت تایبەتە شتی فەرمانبەران بوونی نەماوە کۆمەڵێک خەڵکەیەک ئاڵێ پێویستە لە ئێستا بە حکومی کە بایکۆت هەیە لە هەرێمی کوردستانە ئەو تێت بایکۆت بشێنە لە بەرەی موچەی فەرمانبەران حرامە لە ڕاستیە قسەی ئەو تەواو بەڵام چ کاتێکە حکوومەتی هەرێم ئەو بەڵێنەی کە فەرمانبەری داوە جێبەجێ بکات حکوومەتی هەرێم چەندێک گرنگی بە ڕای هاوڵاتەکانی خۆیەدا بەڵێ لەبەر گرنگی پێ بدایە مافەکانی پێدان بە حکومی لە پێشتا ئەوت شەڕی داعش هەیە دەرخینەوە دابەزیەوە بەڵێنی یا کە ئەگەر هاتو ئەمان چارەسەرکران ئەویش بەڵێنەکەی خۆی بێتە سەر بەڵام لە ئێستا لە 27 دلار بۆ 50 دلار نرخینەوت و شەڕی داعش نەماوە هەرچەند لە ئێستا بە حکمی ئەو سیناریۆی کە لە ڕابردووە ئەنجامیاننا ئێستا یانەوێت زیندویکەنەوە و شەڕی داعش دروستکەنەوە بۆی ئەو ناڕەسایەتی فەرمانبەران کە ئێستا بوون هەیە لە بیری فەرمانبەرانی بەرنەوە هاوڵاتی زمتمانێکی بە حکومەت نەماوە باشە ئەی حکوومەتی هەرێم تا چەندێک گرنگی بە ڕای هاوڵاتەکانی خۆی داوە وڵای حکوومەتی هەرێم ناوە هیچ گرنگێکی بە ڕای هاوڵاتیانی خۆی ناوە مەگەر فشارم حکومەتە بەس بە فشار کارێک چی بکە هاوڵاتی لەم حاڵەتەیە دەسەڵاتی چییە چی کارتێکی بەدەستەوەی هاوڵاتی ئەم ڕێگا مەدەنیەکانی کردوتە بەرەوە تا خۆ پیشاندانەکە ئامان نەگرێ بایکۆتەکە حکومەتی اینیشی و توی نییە یعنی بەجددی ئەم حکومەتە بێ فشاری هەبێت لەسەر بێ ئەنجار شتێکە بۆکە ئەوەش فشارەکەیەکە گراوە جاداژیرێ ڕێگاوانە ژیرێ خەسخانە نییە ئیتر ئەرەبێ ڕێگەی مەدەنیە خۆ ناچیتە سەریان و بە دەمانچەوە من ناکرێت كي حكومتها بۆچی باش نییە هر حكومت كي حكومة حبيبي حكومت باشە حکوومەتە پێشکەوتەکان شەرعیتیان لەوایە کەوا ڕای هاوڵاتەکانی خۆیان گرنگی پێ بدەن حکوومەتی هەرێم شەرعەت و پێگە بەهێزەکەی لەکوێیە تا چەندە گرنگی بە ڕای هاوڵاتەکانی خۆیان هیچ يعني اصلا ملتي بخير انا هر زوزو بباك حكومت براسي اما قد جياني خلقتياتي خلق زول ليان بيزاره خوزقه لا اشنو سر ام حكومتها ئەی بۆچی خەڵک 27 ساڵە شەرعەیە دەدا دەنگەدا بە حکوومەتێکی لەم شێوازە کە گرنگی بە ڕایەکانی نا خەڵک دەگی بیاوتی باش بەس نەیزانی کە ئاوایان لە دەرەچێت ئێستا خەڵک چی بەدەستۆماوە چارەسەر چیە سبەینێ هەڵبژاردنە بۆ نمونە چارەسەرەوەی ئەڵێ خۆزگە لا سووراسە بە حکومەتە لە هەڵبژاردن چی بکە خەڵک بۆی بتوانێت حکوومەتێک هەڵبژێرێت کە ڕاکانی خەڵکی بەلاوە گرنگی یعنی نازانین بتمان بە کێگەی یعنی کەس ڕاز نەماوە خۆی گەورە بە کەس ڕاز نەماوە وەولات وعنی هیچ پێویست ناکات ڕە بۆ هیچ کەسێ بیت چکەم حکومەت وای لە کردووە خەڵکی هەموو بیوای کردووە هیچ چی وایە نەماوە پەیوەندی نێوان حکوومەتی هەرێم و هاوڵاتیان لە چه ئاستێکە ئەو کەسە دیکتاتۆرەکە بجێ منەخوا ڕزقی منەخوا قوتی ماڵەکەی منەخوا هاوڵاتی باشە لەگە حکوومەتی هەرێمە هەر جارە دەنگدانە بێ هەموو خەڵک ڕاگە دەنگیان پێیە بەس ئەوان بەرامبەر هاوڵاتیان هیچ باش نین ئەو حکوومەتێکە هەیە ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەتە هەیە بەڵای بەسە میلەتەوە ئەدەی کام کارێکی باشی کردو بۆ کۆڵگایە ڕاستیە پەیوەندی هاوڵاتیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستا لە ئاسێکی خوار سفرایە بەڕاستی ئەمە قەت ژیانی خەڵکتیایەتی خەڵک زۆر لیان بێزارە خۆزگە لە ئاچونە سەر ئەم حکوومەتە بێدەنگی خەڵکەوە لە حکوومەتە کردووە ئەوە بکە بە ئارەزوی خۆی ڕەفتاکە بەرامبەرەوە خەڵکە بە حکوومەت خەڵک شەرعەتی پێداوە تاوەکو کاروباری بڕێک بخە گرنگی بە ڕاکانی بدا بۆچی حکوومەتی هەرێم لەم ئاسایان نییە والله هیچ داواکارێکی خەڵک جێبەجێ ناکایتر خۆ مەعاشە و ئەوە کۆبووینی بڵین مزاهرە و شتە ڕۆژانە ئەکرێ هیچ داواکاریشی خەڵک جێبەجێ ناکات گرنگی بە ڕاکانی خەڵک نادەن وڵا هیچ چارەسەر چییە خەڵک چی بکات چارەسەر چیت خۆ هیچ خەڵک هیچ شتێکی پێ ناکرێت خۆ دەسەڵاتیش خۆت باشە زانی لەگەڵ دەسەڵاتە هیچ چەکرێت سبەی بۆ منە لە مانکانی داهاتوە هەڵبژاردننی لە بەرچە خەڵک توانێت جارێکتر حکوومەت هەڵبژێرێتەوە بە دڵی خۆی بەڕای تۆ خەڵک چی بکە لەم حاڵەتە ئەگەر لەم عنی ئاوا بێ وڵای بڕوان ناگەم ینی ئەوکو جانان خەڵک دەنگ باشە لەسەر سنووقی دەنگا هیچ پەیوەندێکی نەما لەگەڵ هاوڵاتیە هاوڵاتی من فەقیر وەزارە داوای مافی خۆیەکە کە تۆش مافە بخورێ نابێت داوای بکەی یەک دووەمینیژی هیچ پەیوەندیە لەگەڵ حکوومەت تا بڵین نەماوە بینی هاوڵاتی حکوومەت وەکوڵێ حکوومەت پێگەی بەهێزی حکوومەت یان شەرعەتی حکوومەت لەوایە گرنگی بە ڕای هاوڵاتیەکانی بدا
حکوومەتی هەرێم تا چەند توانێتی گرنگی بەڕێی هاوڵاتەکانی خۆی بدا هیچ شتێکی بۆ نەکردووە گرنگیشی پێ نایە چونکە ئەگە گرنگی پێ بە ئەبێ مافی و میلەتە بە ئەی خەڵک ڕازێ لە دەستی حکوومەتی لەم شێوازە نە کەس ڕازینی ئەی بۆچی 27 ساڵە خەڵک هەڵبژاردنە بێ دەنگ بە ئەم جۆرە حکوومەتەیەدا 27 ساڵەکە ئەم چووە بۆ دەنگام بۆی لەبەرچی لەبەرەوەی ئێستاش ئێمە ڕزگارمان نەبوو لە ژێر دەسەڵاتی ئەم دەوڵەتانی دەور و پشت و بڵین لەگەڵ حکوومەتی عێراقیە ئەمەی پێخۆشترەوە کە ژێر دەستەی دەوڵەتێکی ئێرانیان تورکیایان عەرەب بێت ئەی چارەسەر چێ بەڕایت وڵا چارەسەر ئەوەیە بێ حکوومەت بەخۆیان بچێتەوە میلەتیش ئەبێ لەسەر خۆ بێ هێمنانە بێ مەسە دای مافی خۆی بکات تومتیژی لابەرێ خەڵک تونند و تیژیەکایان حکوومەت و دەسەڵات بەڕای تۆ وڵی حکوومەت و دەسەڵات دەیکات تومتیژەکە سەرۆکی حکوومەت وای نەوتوتی ئەوانەی کە با بڵین بە ئاشتی لەگەڵ مامن بە ئاشتیە بین ئەوانەی بە چەخۆ بە دەمانچە بن ئێمە بە چەخۆ دەمانچە جوابیان دێنەوە لە گەتە ڤیددیوەکانی شابینیمان کەوا دەسەڵاتە شەقەوە شێنە دەسەڵاتە چەکی پێ لەم حاڵەتە زۆر ڕاستە ئەوە قسەیەکەکا بۆ ینی بڵێن دیفاعکردن لە خۆی ئەجینا هەر دەسەڵاتە چەکی پێ هەر دەسەڵاتە بەسەر چەقۆی پێ هەر دەسەڵاتە هەموو شتەکانە با بەڕێەوە هاوڵاتیەکی مامۆستاک یان فەرمانبەرێک دەمانچە چەقۆ بۆچی هەڵەگرێت ئەگە تۆ لێ هەڵدەگری ئەویش خۆ داوای مافی خۆیەکە ئەم مەسەلانەی کە ئێستا هەمووی نەنەتیجەی لە برسیەتیە لە جیرفان بەتاڵیەکایە لەگەڵەوەشا حکومەت گوێ نایەتە و میلەتە هەڵبژاردن نزیکە بەڵام هەر کامیان هەڵ ئەبژێری هەروەهایە هەر کەس وەکو پشتاوشتی لێ هاتووە گرنگی بە هەر دەنگدانە بەس خەتای هاوڵاتی خۆیەتی هەر کەسێ ئەبینی گلەیی هەیە لە حکومەتەکەی بەڵام بەیانی کە دەنگدانە هەمووی ئەڕۆنە سەر سنووقی دەنگدان و پەنجەکەن بە مۆرە بۆ هەمان سەرکردە وڵای ئەسا هیچ پەیوەندیان بازنە لەبەرەوەی بارودۆخەکە زۆر نالەبارە خەڵکەکەس داوای حەقی خۆیەکە حکومەتی جوابی ئەو داواکاریان نایەتەوە حکومەت گرنگی بەڕای هاوڵاتیەدا نە بە حیاتی گرنگی ئەگە پێی بیازە خەڵک وای ناکرد باشە پێگەی حکومەت و بەهێزی سیستەمی سیاسی لەوایە ڕای هاوڵاتی هەمیشە لای حکومەتەوە گرنگی پێ بدرێت باشە بۆ حکومەتی هێرم گرنگی بە ڕای هاوڵاتی خۆی نادێت چونکە لەبەرەوەی حکومە خۆی متمانی بە خۆی نەماوەیت بۆ ڕێی هاوڵاتی وەرگێ ئەو کێ لە ناو خۆیان متمانی بە خۆی نەمابێ ڕای هاوڵاتی ئەوە هین تۆ ئەڵێ چی ئەینستاڵێ هیچ گرنگی داوە بە ڕای هاوڵاتی هیچ گرنگی پێ نەیە گرنگی کوا بێ بە ڕێ هاوڵاتی حکومەت هەر هینی خۆی ئەسەپێنێ بەسەر خەڵکە و تاڵ ئەی بۆچی خۆ ئەمە 27 ساڵە خەڵک ئەم حکوومەتی هەڵبژاردووە دەنگی پێدا ئەیکات بە نوێنەری خۆی بۆچی لەم حاڵەتەیە خەڵک گرنگیەدایان دەنگەدا بە حکوومەتێکی لەم شێوازە کە 27 ساڵە بە بەردەوامی ئەمە خەڵک نێ ئەزانانی ئەم حکوومەتی لێ دەرەچ ئەگەر بێمان زانایە ئەم بەرهەمەی لێ دەرەچوو کەس دەنگی نایە بەم حکوومەتە کادا حکوومەت هیچ هینێکی نییە لای خەڵک بەڵام هەڵبژاردن بەردەوام ئێستاەوە نزیکی هەڵبژارد نەبینەوە ڕای تۆ چی بکە خەڵک لەم حاڵەتەیە وڵا دەنگ بم دوو حیزبە نەیە و تۆڵیان لێ بکاتەوە تاڵ حەقی گونا حەوی دەنگ بەوەی چێتی پارتی بە ئەگەر بۆ منە خەڵک دیسان دەنگی دایە بۆ ئەمانە ئەو کاتە بیانی و خەڵک چی خوا خۆمان بگرێ خەڵک حکومەت دەقی چە بەسەر و کاتە خەڵکەکە خەتای خۆیەتی ئەگەر خەڵک ویزدانی هەبێ جاری کە دەنگ بەم حکومەتە نایەتەوە تۆ ئەڵێکی ئەگەر خەڵک دیسان جارێکی دەنگی دایەوە بەم حکومەتی هەڵبژار ئەگەر ئەم کردە چوە سەر سندوقی دەنگان ئەو کاتە خۆی یەکلایە کاتەوە دەنگیا بەشێ بکێ نایە ئەو کاتە ئازانێت چۆن تۆڵیان لێ کاتەوە کە چەند ساڵە ئەوان ئاوایی وا لە خەڵکەکان خەڵکی بەو سندوقە حەقیان لێ کاتەوە پەیوەندی نێوان حکوومەتی هەرێم و هاوڵاتیان لە چه ئاستێکە ئەو کەسە دیکتاتۆرەکە بجێ منەخوا ڕزقی منەخوا قوتی ماڵەکە منەخوا هاوڵاتی باشە لەگە حکوومەت هێرەمە هەر جارە دەنگدانە بێ هەموو خەڵک ڕاگا دەنگیان پێەیە بەس ئەوان بەرامبەر هاوڵاتیان هیچ باش نین ئەو حکوومەتێکە هەیە ئەمڕۆ حکوومەت هێرمی کوردستان ئەوە هەیە بەڵای وەسە میلەتەوە ئەدەی کام کارێکی باشی کردو بۆ کۆڵگایە ڕاستیە پەیوەندی هاوڵاتیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستا لە ئاسێکی خوار سفرە بەڕاستی ئەمە قەت ژیانی خەڵکتیایەتی خەڵک زۆر لیان بێزارە خۆزگە لە ئاچونە سەر ئەم حکوومەتە ئەم بێدەنگی خەڵکەوە لە حکوومەتە کردووە ئەوە بکە بە ئارەزوی خۆی ڕەفتاکە بەرامبەرەوە خەڵکە ینی حکوومەت خۆ خەڵک هەڵی بژاردووە پرسیاری لە خۆیان بکەی ئەو پرسیاری لە ئێوانە ژاڵەکە لە ئێوانە
پرسیارە جوابەکە لە ئێوە بەڵام بەشێکیشی لای هاوڵاتیە چونکە هاوڵاتی دەنگی داوە بە حکومەت وایە هاوڵاتی ئەم حکومەتی هەڵبژاردووە ڕاستەکەی خۆی هاوڵاتیش تاوانی هەیە نازانێت چاک و ڕاستی خۆی یەکجیا کاتەوانێ هەڵەیەشی کردووە ئەبێ ڕاستی کاتەوانێت دەنگیا بەم حکومەتە دەنگیا بەم زاڵمانە بێ ڕاستی کاتەوانێ ئەگەر ڕاستی نەکاتەوانێ حاڵی لەمە خراپترە بێت ئەی باشە هاوڵاتی باشە هاوڵاتی تا چەنێک لە حکومەتە ڕازیە لە ئێستاە وڵا هیچ ڕازی نییە ئەگەر ڕازی بێ بڕۆسەی سەرجاد دەکە بزانە چی ناڕزایەتی دەرەبڕێت لە هەموو چی تۆژەکان مامۆستا فەرمانبەر خانەنشین پێشمەرگە چارەسەر چێ بەڕای تۆ چارەسەر وڵا بێ حکومەتە یا بە گوێی میلەتەکەی بکات یا بێ بڕات بۆ نمونە هەڵبژاردن نزیکە خەڵک جارێکی تر دەتوانێت لە ڕێگەی دەنگدان و هەڵبژاردن حکومەت هەڵبژێرێتەوە چی بکات ئەبێ میلەت و شار بێتەوانێ هەتا میلەت مەڕ بێ ئەوان قەسابن ئەبێ میلەت و شار بێتەوە هەڵبژاردنەکان نزیکە و خەڵک جارێکی تر ئەتوانێت شەرعێتێک بداتەوە بە حکومەتێکی تر چی بکات دوای 27 ساڵ ئەم نمونەی حکومەتە بۆ ئێستا شار بێتەوانێ بەسە ئەم دەموچاوانە بەسە بدەت بێ هەڵبژار لە هەڵبژاردنەکانە ڕێی خۆی بۆڕێت یعنی هاوڵاتیان ئێستا رازین لە دەسەڵات بەڕای تۆ زۆر رازینەوەی ناڕازیە لە بابێکی گۆ هاتووە باشە هەڵبژاردن نزیکە خەڵک ئەبێت چی بکە بۆی بتوانێت ئەم حکومەتە باشە کە تۆی ڕێ دەنگ باو بچێت دەنگ بە هەچ کەساوە خۆی مخێرە دەنگ بەچیە بەزمی وێ بچێت دەنگ بات دەنگنان زۆر عیبە چەند دەنگمەن باشە بەڕای تۆ ئەم هاوڵاتیان ئێستا رازین لە حکومەتی خۆیان ئیسەر رازین هەر بێ ڕازیش من ڕازی نابن چێکن ئەگەر بەدیلێکی باشترێ بە خەڵک ناڕازی بێ باشە بەڵام بینی زۆرێک لە فەرمان بەناو زۆرێکە خەڵکە بین لەسەر جادن لە هەولێر لە دوهۆک لە قەزا و ناحەکان لە سلێمانی ئەوانە کێن لێر و دووەکوانە بکەن بە میسالەوە نسبەیە پێگەی هەمووی سلێمانی هەمووی تەوجیاتە سلێمانی بوون هەمووی تەوجیاتە سلێمانی هەموو نەوەی زۆرتیایە ئەی بۆ نمونە هەولێر هەولێریش هەموو نەوەی زۆرتەیە هەولێر هەموو نەوەی زۆرتیایە بەس خەڵک فەرقەکە تەبیعەت فەرقەکە نەفسیەت فەرقەکە شخصیت فەرقەکە دڵسۆزی فەرقەکە ئەی چۆن ئەی مناڵی من زەنبی چییە گەر لە پێناوی موچە بێشتێکی کە بێ لە دیراسە بێ بەش بێ کێ لە برسا مردووە کەس لە برسا مردووە بەڵام پێشەوەی کە موچە و ئەوانە بە بەردرێ مامۆستایان باکۆی داوامیانە کرد ئیسە هیچ بیانێک نەماوە موچە زۆر باش بووە ئەوەی ملیۆنێکی وەرەگری سەر 150 وەرەگری بەڵام خۆ حکومەتی هەرێمەڵێ ئەگەر بەغدا موچەکە بنێرێ ئەنجام نتوانم موچە ئایا حکومەت لەسەر ئەگەر ئەمێنێتەوە ئەلبەت ڕێکەوتنیان لەگەڵ گەڵبەغا هەیە کە مسۆگەریان کردێ بۆ قسەیەکە بەڵام خۆ سەرۆکی حکومەت خۆی پێشتر ڕایگەیان کەوا بەغدا مفلیسە ئێستا بۆ پشت بە حکومەتێکی مفلیسە ڕازەکە تۆش گەنجی ڕۆژی وای پارە پێ ڕۆژوای پارە پێێنێ ئەو وەختە ڕازیان نەکرد شەڕی داعاش لە ئارا و شتیکە لە ئارا و چەک وەسڵەحەکردین لە ئاراوی سەوانەی چی نەماوە چی بکەن خەڵک ئێستا بۆی بتوانێت ئەم حکومەتە باشە بەردەوام بێت ئیسا خەڵک بچێت دەنگ بای تر شەر نییە بعد دەنگ بە کیا بابیە باوە کێ بۆ خۆی لە بژێرە باڵی بژێرێ بەزمیوە بچێت دەنگ بە پێگەی بەڵام زۆر مسیقم بە حکومەتەکەی کە موچە زۆر باشە بێ و چاکیشە بێ و وەڵی پەیوەندیشی کەس بڕوا بە کەس ناکات و کەس قەی بە کەس نییە و بۆچی بەم شێوازەیە بۆ بڕوا بە حکومەتی خۆیان ناکەن خەڵک بۆ حکومەتی بڕوا بە خەڵک ناکەن وەڵات زۆربەی خەتای کەوتێتە سیاسەتەوە هەر کەسە حیزبەکەی خۆی چۆنی پێخۆشەوە بەو نەعباسی خەڵک لە حکومەت ڕازیە ئێستا نەوەڵا کەس ڕازی نیە باشیرە چییە کامە مەعاشەکەیەتی ئەمە شارەکەی کە تۆی بینی هەمووی ئەوەی کە خەوانوتی هەمووی دەرێنێ خەرجەکە کامە پارەیەتی مەعاشخۆر هەمووی حسابکە قوڕ کراوە بەسەریا ئەگەر کرێتی بێ پارەی کرێکەشی پێنیە ئەی خەڵک ڕازیە لە حکومەتی لەم شێوازە نەوەڵڵ لە چی شێوازێکی ڕازی بێ نەوتەکەی ئەوە هاوین ها و ساڵ ها و ڕۆی بەرمیلێ نەوتی نەیە بە میلەتە ئەی بۆچی 27 ساڵە خەڵک شەرعیە دەدا بە حیزبی با بڵین حکومەتێکی لەم شێوازە وەڵایی ئەوە لە فەقیری و داماوی خۆیانە ئینا تۆ بڵێ ئەم هەڵبژار نەبێ خەڵک بچی هەدەنیان پێ بە چارەسەر چیە وەڵایی چارەسەر ئەوەی بردن ئەم میلەتەوە بڕۆن هەل لێساوە چاکسازیکەن بۆ میلەت ئینا بە تەمای هەڵبژار بن خەڵک دڵیان پێ نایە تەئکید بە لە سەیاسەی مەگەر لە ژێرە خۆیان بۆ خۆیان دەنبن ئینا کەس دڵیان پێ نایە ئەنی خەڵک پێ دوایە هەڵبژار نەتوانێت بێتە بەدیلێکی باش بۆی حکومەتێک هەڵبژێرەکە بە کەڵکی خۆی بێت ئەگەر بتوانێت خۆی بگۆڕێت ئەی بێ بەس ئەگەر بەم شێوازە بێ بە حیاتی ناتوانێت هیچ بکە
پەیوەندی نێوان حکوومەتی هەرێم و هاوڵاتیان لە چه ئاستێکە؟ ئەو کەسە دیکتاتۆرەکە بجێ منەخوا ڕزقی منەخوا قوتی ماڵڵەکە منەخوا. هاوڵاتی باشە لەگە حکوومەت ئێرەمە هەر جارە دەنگدانە بێ هەموو خەڵک ڕاگا دەنگیان پێەیە بەس ئەوان بەرامبەر هاوڵاتیان هیچ باش نین. ئەو حکوومەتێکە هەیە ئەمڕۆ حکوومەت هەرێمی کوردستان ئەوەتە هەیە بەڵای وەسە میلەتەوە ئەدێ کام کارێکی باشی کردو بۆ کۆڵگایە. ڕاستیە پەیوەندی هاوڵاتیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستا لە ئاسێکی خوار سفرە. بەڕاستی ئەمە قەت ژیانی خەڵکتیایەتی خەڵک زۆر لیان بێزارە خۆزگە لە ئاچونە سەر ئەم حکوومەتە. بێدەنگی خەڵکەوەی لە حکوومەتە کردووە ئەوە بکە بە ئارەزوی خۆی ڕەفتاکە بەرامبەرەوە خەڵکە. ئەی هاوڵاتی چی بکە ئێستا بەڕای تۆ؟ هاوڵاتی ئەوەیە ڕێک و پێک سەلاحەتەن پێی بڵێ کاکە یان بم بە بەڕێەوە خزمەتم بکە و منیش خزمەتی تۆ بکەم ئەتوانی بمژێنی ئەلەوەسەر نامتانی بمژێنی خوا حافظ. ئەوان ئێستا خواحافیزی ناکەن چی لەسەر هاوڵاتی پێویستە؟ وەڵای حەقا هەرچی ڕێگای نەئاسایی بیگرین بەس بە ئاسایی چۆن نەئاسایی چۆن ئەو نەئاسایی تورموتیژی ئەوە نا تۆ کوڕەکەی من کوژی من براکەی تۆ کوژم خوا نەخواستە ئەوە نا ئەو تورموتیژیە کە بەرامبەر بەوان نەکرێت ئەو ناڕازەیە بوونێ کە لە دڵمانەیە بەرامبەرمان بەدەم هەڵی ڕێژی نەک بەدەست نا. چارەسەر چییە؟ چارەسەر ئەوەی خەڵک ئەگەر میلەتێک دەخوێنەوار بێ میلەتێک نەخوێنێتەوە هەت چای لە تەلەڤیزیۆنەکان بێت چای لە تیڤەکان بێت چای لە ینی تۆ بیر نەکەیتەوە دەسەڵات دەک ساڵێکە 200 ساڵێکەش حاکمە. چی بکەین؟ چی بکەین؟ تۆ ڕێگەنگارێکیت بە مۆڵاتی ئەو دەسەڵاتە تۆ کارەکەی بۆ نمونە کاتە کامیرەکە لە ئەسێندرێ بە چاو تۆی شکێندرێ ئەدی کام یاسای پێشێت. چارەسەر چییە؟ چارەسەر چی بکەن؟ هاوڵاتیان چی بکەن لە ئێستا؟ ڕێگەی تێکۆشان زۆرە. تەنیاوە نبچێت سەجا دەکەین بە بەردوو بە ساڵەوە یعنی باشترین چەکی وشیاریە و خەڵکە وشیاری نییە ئەو خەڵکە ناخوێنێتەوە خەڵکە هەر دانیشتۆ بە دیا درامایەکی تورکی و درامایەکی فارسیەوە توازانە هەموو شتێ لەودەوە نا تاو نییە یعنی ئەو ڕاستیەکە خەڵک تا خەڵ ناوشیار بێ تا خەڵک کۆیلە بێ تا خەڵک خۆی بۆ 250,000 یا 50,000 بفرۆشێن کامە ژیانی ئازاد دروستەکە ژیانی ئاواز ئازاد نییە حیزبێک بڕا حیزبێک بێ ئەدەی چیانمە کۆمەڵگا کردووە چی ماوەم بە میلەتەی نەکەن گەنج تۆ چەند بەدایان پەیامدەری کەناڵەکان بۆ ڕایان کرد ئەوروپا ئەگەر لێرە ژیانی بڕوە تۆ کارێکی ڕاگەاندن دەکەی لە فرێندرێت لەفر یعنی کابرەکە لێ ئەسەندرێت سوگایەتت بێگرێ ئیتر بە کام زەوقێت تۆ لێرە بژی. خۆپشاندانی ئەوەی کە باس دەکرێت ئەوەی کە ئێستا هەیە ئەمە هیچ ئیسفادێکی نەماوە چکە لە ڕابردوویشە ئەمە خەڵکی شەهید واری ئیسفادێنە ئەوەی چی بکات لە جیاتیەوە خەڵک لەم کاتی ئێستا بەس ڕاپەڕینە هەل بەس ڕاپەڕینەوە هەر کەس لە ماڵ خۆی بێتە دەرەوانێ تیادی چکات من تەشیدم ئەم خۆپشاندانە هێمنانە هەر بە ئیسفادەی بە حکوومەت دەشکێتەوە مدەیەگە خایانێت پێ 6 مانگتر خەڵک بێتاقەتە بێتەوە ئەوەیە هەیە لە ئێستاە حکوومەت خەڵکی هەرێمی کوردستان پێویستە و ئیجابە ئەبێت ڕاپەڕینی سەتاسەری بکە هەر کەس ئاسی خۆیەوانێ هیچ چارەسەرێکی نییە وڵاتە ئیلا ئەگەر خوا ئافاتێ بنێرێ بوومە لەرزەیە بنێرەوە خەڵکە لە ناوبەری و تەواو بوومە لەرزە خەڵک و حکوومەت هەمووی بەیەکۆ لە ناوە بات ئەبێت چارەسەر و بەدیلێکی تر هەبێت بەڕای تۆ چییە خەڵک چی بکایان ئەگەر بەدەست تۆ بێ چ ڕێگەیەک بۆ خەڵکدان بەدەست من بێ من ببمە پێشەوای ئەو خەڵکە کە قەچتیوان هەبێ ساختێکسی بێتە پێشەوایەوە خەڵکە ڕاپەڕینێ بەرپاکەمەمانە لە ناوبم بەڵام حیزبەکان لە گەورەکانەوە هەتا بچووکەکان هەمویان درۆزن هەمووی مەسلحەتی لە مۆزعەیە چونکە میلەت یانی حیزب کە حیزب بێدەنگ بوو یعنی حیزبەکە خۆیان شتاناکە ئێمە هەمومان من پێگەم لە حیزبێت تۆ پێگەی لە حیزبێ کەس بێلایەن نییە شتیوا درێ کەەوە خەڵکە ئاواکە حیزبەکەیە حیزبەکەش مەسلحەتێکی پارەیە مەسلحەتەکەش لە وڵاتەیە. پەیوەندی نێوان حکوومەتی هەرێم و هاوڵاتیان لە چه ئاستێکە؟ ئەو کەسە دیکتاتۆرەکە بجێ منەخوا ڕزقی منەخوا قوتی ماڵڵەکە منەخوا. هاوڵاتی باشە لەگە حکوومەت ئێرەمە هەر جارە دەنگدانە بێ هەموو خەڵک ڕاگا دەنگیان پێەیە بەس ئەوان بەرامبەر هاوڵاتیان هیچ باش نین. ئەو حکوومەتێکە هەیە ئەمڕۆ حکوومەت هەرێمی کوردستان ئەوەتە هەیە بەڵای وەسە میلەتەوە ئەدێ کام کارێکی باشی کردو بۆ کۆڵگایە. ڕاستیە پەیوەندی هاوڵاتیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستا لە ئاسێکی خوار سفرە. بەڕاستی ئەمە قەت ژیانی خەڵکتیایەتی خەڵک زۆر لیان بێزارە
خۆزگە لە ئاچونە سەر ئەم حکومەتە ئەم بێدەنگی خەڵکەوەی لە حکوومەتە کردووە ئەوە بکە بە ئارەزوی خۆی ڕەفتارکە بەرامبەرەوە خەڵکە. چارەسەر چییە بەدیل چییە بۆ ئەمەی بتوانێت هاوڵاتی حکوومەتێک هەڵبژێرێکەوە گرنگی بە ڕاکانی بدا حساب بۆ ڕای ئەم بکات. ئەبێ لە ڕێگەی هەڵبژاردنەوە تەبعاان بەڵام هەڵبژاردنیە کە وڵاتانی تر ئاگادار بن ئەوان وەکو حەکەمێک وابن نەک بانی ئەولانی بێ بە هەوەسی خۆی دەستکاری نەتیجەی هەڵبژاردنەکان کە ئەبێ وڵاتانی تریش تەداخولکەن بە تایبەتی ئەمریکا ئاگاداری ئەو هەڵبژاردانە بێ نەک ئەولانە کە مەبەستی ئەوەیە کە خۆی هەر براگەورە بێت و هەر ئەو کورسێ هەر بۆ خۆی بێن نابێ بۆ شێوەیە بێن. دەڕاستە شەکی گەل لە ئێستا بە حکومەیە کە دیموکراسیەکی با بڵێن تەقلیدی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوتن هەڵبژاردنەکان پێویستە ئەو دەسەڵاتە بگۆڕێ بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان و لە شەرقی ئەوسەتا بەگشتی بە حکومەیە کە با بڵێن تەزویرات هەیە لە هەرێمی کوردستانیش ئەوە بە هەزاران پەنجەی تەزویر هاتووە هەرێمی کوردستانەوە ناوی مردوەکان نەسراوەتەوە ئەمەش دەسەڵات لێ بەرپرسە یعنی گەل ناتوانێت باسی ئەوت کرد ئەمە زانیاریە پەنجەی تەزویرات هاتووەتە ناو ئەمە زانیارێت با بڵێن چۆن نتوانین تاکیدی بکەیتەوە ئەم زانیارە لەکوێوە هەیە بڵێ بە حکومی کە لە ڕابردووە ئەو خەڵکانی کە مردون و دەنگیان بۆ درراوە یعنی ئەوژە سلمێک ئێستاگە پەنجەی تەزویریش بێت ینی تۆ مردووی چۆن دەنگەی یان تۆ فلیپینی باڵی خەڵکی وڵاتێکی دەرەوەی ڕۆژهڵاتی ڕۆژئاوای هەمووی هەوی بۆ دروستکراوە بەدڵنایە پەنجەکە زۆر بەسیت و ئاسانترە لە چاوەی کە پێشتر ئەنجامیانداوە. چارەسەر چییە سمەینی هەڵبژاردنە خەڵک جارێکی تر دەتوانێت حکوومەت هەڵبژێرێتەوە پێویستە چی بکا بە ڕای تۆ خەڵک؟ وڵی خەڵک بڵم چی مەگەر خەڵک نەچێت بۆ هەڵبژاردن ئەوە چارەسەر نییە لە خۆیان خەڵکی ئەمەشەمی بەعاتیفەی شتەکات دوو ڕۆژی تر دوو بەڵێنیان باتێ و دووشت کاتەوە لە یەک معاشی باش بە خەڵکە مێچێتەوە بە دەنگان و چکە خەڵک بەین بە عاتیفەمی بیرەچێتەوە کەشتیش لەسەر عاتیفە بوو دڵنیا بە چۆن خەڵک چوو بۆ ڕێفراندۆمەکەەوە هەمی دەنگی لە بەڕێی من بۆ هەڵبژاردنیش هەمیەچێتەوە می دەنگی خۆیات و خەڵک شتی زوو بیرەچێتەوە کوردەوەی هەیە شتی زوو بیرەچێتەوە. چارەسەر ئەوەیە چییە حکومەت ئەگەر بێ بە داواکاری خەڵکەوە ینی جێبەجێ بکە خەڵکیش مەجبورە دەنگەیە بەڵام ئاوا بێ و مەعاش نەبێ و هیچ ینی جوێنێنە خەڵک داواکاری خەڵک نەوەڵا خەڵک ناچێت بۆ دەنگان بۆ چێچە بۆ دەنگ نەچوونی خەڵک بۆ دەنگدان دیستان ناشێتەوە بەرژەوەندی ئەم حکوومەتەی پێشوو واللهی بەرەوەڵات هی نەبێت بەڵامی تر خەڵک وای لێ هاتوو خەڵک بێزار بووە خەڵک یعنی هاتووتەوە هینەی باوەڕی بە کەسیان نەماوە هیچ هیچ بێ ینی ساڵ بە ساڵ حزبێکی تازەتری ژێت ئەمە لێ من واکەم ئەو لێ من واکەم یعنی هیچیشەوە چەند ساڵە هیچ شتێکیان بۆم خەڵکە نەکردۆ چیان کردەوە تا ژیانی مامۆسا ئاوایە و دکتۆر و خەستەخانە نییە و هیچ شتێک نییە ئیتر خۆ ژیان چییە خەڵکیش ناچێت دەنگ نایەت چۆن دەنگەیە ئەوەی بینیتان ڕاوسەرنجی هاوڵاتیان بوو زۆرینەی هاوڵاتیان پێیان وا بوو کەوا حکوومەت هیچ گرنگی بە ڕای هاوڵاتیان نەداوە و بەردەوامیش باج و ڕسومات لەسەر خەڵک زیادەکە بەبێ ئەوەی ئەرکەکانی خۆی بەرامبەر خەڵک جێبەجێ بکە بوون من ئەرکی حکوومەت کارەبایە موچەیە خزمەت گوزاریەکانە بەڵام ئەم خزمەت گوزاریانەی بەرامبەر هاوڵاتیان جێبەجێ نەکردو لە هەمان کاتیشە باجەکان ڕسوماتەکان و گومرگ لەسەر هاوڵاتیان زیادەکە و هەندێک هاوڵاتیش پێیان وا بوو کە حکوومەت هیچ کێشەی نییە و مشکلەی نییە ئەوەی کە کێشە دروستەکە ئەو هاوڵاتیانە یان ئەو کەمینە هاوڵاتیانن کە ئێستا چوونەتە سەر جادە ئێمە هەڵبژاردننی داهاتووە بێتە سەنگی محەک بۆ ئەوەی بزانین ئایا خەڵک تا چەندێک لە حکوومەتەکەی خۆی ڕازیە پامی تۆ پێشکەشکرا تا بەرنامەیەکتر خواتان لەگەڵ.